بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی بەڵێن ئەو کۆمەک هاوکاریانی کە کۆکراوە بۆ زیان لێکەوتوانی لە فاوەکەی چەمچەماڵ ئەمڕۆ دابەشەکرێ بەسەریاندا ئەمڕۆ وەکو گوژمەی یەکەم 639 خێزان قەرەبوو دەکرێنەوە ئەو هاوکاریانیان بەسەردا دابەش دەکرێت چەکی بانکیان پێدەدرێت وە دواتر ئەو شوێنانەی دیکە کە بێگومان ماون لە شوێنە بازرگانیەکان ئۆتۆمبیلەکان هەمووانی کە زیانمەند بوون ئەو هاوکاری و ئەو قەرەبووە دەیانگرێتەوە گفتوگوێن پرس و باسبابەتاکەین لەسەر بڵین لەسەر کۆی چەمچەماڵ ئەو لافاوی کە ڕوویدا و ئەو کۆمەک هاوکاریانی کە ئەمڕۆ دابەشکراوە میوانەکەمان لە چەمچەماڵەوە زۆر بەڕێز کاگارە مەڕیشە کەسایەتی خێرخواست کاگارم سڵاو لێ بێم کاتت باش سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان سپاس دەکەم کە بەشداریت کرد لەگەڵمان لە چەمچەماڵەوە ئەماوەیە زۆر ماندوو بووی ئەمڕۆ کە هاوکاریەکان دابەشەکرێ و بەری ڕنج و ماندووبوونی ئێوە و خەڵکانی دیکە کە چەند ڕۆژە ماندوون ئەمڕۆ نەنی ئەو کەسانی ماڵ و حاڵیان زیانمەند بووە بەشێک لەو قەرەبوویان پێدەدرێتەوە هەستت چۆنە؟ وەڵام مامۆستاجان سڵاو لێ بێ کاک ڕانکۆی بەڕێز سپاس بۆ تۆ سپاس بۆ کورسات لەبەرەوەی کاک ڕانکۆ هاوشاری خۆمە و خەڵکی شارەکەی خۆمە سپاس دەکەم سپاسی جەناب دەکەم و سپاسی کەناڵی کورساتی شەکەم و ئێمە لێرەوە بە لێرە و پێشەوەی دەستکەین بە هیچ شتێک سپاسی خەڵکی کوردستانەکەم و هەر لە چەمچەماڵە تا زاخۆ هەر لە زاخۆ تا هەڵەبجە هەر لە هەڵەبجە تا خانەقین و کەلار و کفری و مەندەلی هەر لە کەرکووکی سەربەرزەوە هەتا بەسڕە بەبێ فەرق و جیاوازی تەواوی خەڵکی کوردستان هاوکار ئەم لافاوە بوون و خەڵکی ئەم سنوورە خۆی لە مێژەوە زیاندێکی گەورەی بەرکەوتوە زەرمەندێکی گەورە بووە و ئێمە وەکو خۆمان هەمیشە لە ناو خەڵکا بووینە و لە ناو چەقی لافا و کارە ساتەکەیە بووینە ئەوەی کە کراوە خەڵکی خێرخواز و سەرمایەدار و دەوڵەمەند کردوێتی و سپاسی هەموو خەڵکی خێرخواز دەکەین و سپاسی سەرمایەدارانەکەین و سپاسی کەناڵ و دیڤەکانەکەین و سپاسی پەیج و ئەکاونتەکانەکەین کە هەووی لەم لافاوە هاوکارمان بوو و بێگومان لە یەک کەس نەبووە تەواوی خەڵکی کوردستان هاوکارمان بوونە و لەشتان ساغ بێت و سپاسی جەنابتانەکەم ئەمڕۆ یەکەم ڕۆژی قەرەبۆکە کە دەستی پێ کردووە و بە چەکی باقیە و ئەو هەنێکیان ئیشکالاتیان هەیە پارەکە کەمە وانێ کێشەی تایە من خۆم یەکێکم لێ وەکو سەربەخۆیەک لێم بە چاودێری بە سەر چاودێریەوە و ئەم پارێک کە نووسراوە ئێمە نەمان نووسیوە پێش ئەمە پارەکە دەرخستەکە کراوە پارەکە نووسراوە دەبەری پەیوەندی بە ئێمەوە ئێمە لەوێن سەرپەرشتی بەسەر وەزعەکەوە و ئەوەی گلەی هەیە و سکاڵای هێنی بانیەکەین منیسە لەوێ بووم لەسەر مێزەکە دانیشتومەوەرە چی ئەم شتانێت تۆ چی وچی سوستاوە چیت نەقوستانە کێشەکە چیە هەمووی سکاڵەکانیان لێ وەرەگرین بە دڵێکی فراوانەوە و خزمەتی هەمویانەکەی زۆر باشە کاگەرم باسی لەوە کردوتن هەندێک دەڵێن پارەکە کەمە هەندێکیش من گوێم لێیان بوویانی لە بەیانەوە کە قسەیان دەکرد هەندێکشیان دەیان و سپاس بخۆیانی بە زیادی شەوە وەرمان گرتووە ئەمە پەیوەندی بە چیەوە ینی هەندێک خۆیان پیان وایە کەمە یانێوەش کە چاودێریەکەن بالفعل کەم قەرەبوو کراونەتەوە بەجددی کاک ڕانکۆ فەرشێکی ناو ماڵ بەس فەرشی یەک ژوور کڕی 200,000 زیاترێت زۆری فۆرمەکانمان ئەوانەی کە ناو ماڵیان بۆ نووسراوە 200,000 فۆرمی تایە 100,000 من ڕسمێکم لای پیاوێکی ڕسپی بوو 100,000 بۆ نووسرا بوو نامەوێت ئەوانە باسکەم بەس ئێمە خەڵکی شتیایە 2 ملیۆن و 3 ملیۆن و 2 ملیۆن و 700 و بەرەوبانەوەشی بۆ کراوە تا 4 ملیۆنی تایە ئەوەی کە من بینیتم بە چاوی خۆم و لەوێم گلەیەکان هەمووی وەرەگرین سکاڵەکان وەرەگرین و زەرمەندەکە زۆرە ئەمەش کارێکی خێرە ئێستا بڕیارمان لەسەردا من لەگەڵ لەجنەکە قسەم کرد ئەوان هەر لەوێن وتم لە دوانی مەڕۆوە با 100,000 و 200,000 و 300,000 تیان نەبێت یا لە 750 لە ملیۆن کەمتر نەبێ ملیۆنیش نەبوو 750,000 بۆ ملیۆنێ 500,000 قەرەبوو کرێنەوە هەر کەسێک کەمترین زیانی پێگەشەوە بەس فەرشەکەی تەڕ بۆ ملیۆنێک کەمترین نەدرێنێ من خۆم لەوێ بووما یەکەم جارێمە لەو لزنەیە بووینە ئەمان نووسی بەس ئەیبینێ سپاس بۆخوا بەزنێ خەڵکیش بە و پارێک قەرەبووە کرێتەوە ئەوە ڕێی خۆیان و خەڵکێک وەرگرن کە لەوێ کە پارەکە وەرەگرێ و چی بوو ئەکرێت باشە کاگەرم تۆ بەدەر لەوەی ینی لەگەڵ خەڵکدا بووە چەند ڕۆژە کەمپینێک شت کرده بوو ینی کەمپینەکەی ئێوە چۆن بەڕێوە چوو ئێوە ئایا سەر بەخۆ ئەگەر پارە بوو بێدا بەشتان کردووە ئەگەر کەلوپەل بوو بێدا بەشتان کردووە یان بەشێک بوونە لە کۆمیسیۆنەکە یان ئێوە چۆن دابەشتان کرد وڵای مامۆستاجان سپاس دەکەم حەزەکەم زۆر شتمان بەیەکەوە هەبێت لەم بەرنامە ڕاستە و خۆیان باسی گەین وە کەمپینەکەی ئێمە
کەمپینێکی جوان بوو من خۆم لەسەر جادە بووم چەند کەسێکی جوانی وەک تۆ تەلەفۆنی کرد لەسەر جادەمە ناو قڕعاوە وتیان کەمپینێ بکە بۆ خەڵکی فەقیر وەژار و سەرەتایی ئەوە بوو خەڵکێکی زۆر بەدەنگ بانگەوازەکەی سپاس بۆخوا ئەڵڵا ژیانەوە هاتن و هاتنە سەر خەت وە کەمپینەکەی ئێمە کەمپینێکی سربەخۆ بوو لە نێوەرگیری ئەم گەنجە جوانانە و خوشکە بە ڕێزانەی کە سەرپەرشتی کەمپینەکەگەن هەتا ماڵی خۆمان دایک و خوشکەکانم کە تۆیان ناسی یاوردومەتە ئێرە کچەکانی خۆم لێرن و 12 ئافرەتمان کۆڵانەکان گەڕاو و ناوەکانیان نووسیوە و کەمپینەکەمان سربەخۆیە پەیوەندی بە هیچ کەسێکەوە نییە و کاک مامۆساعەتا خۆی ئاگداری کەمپینەکەیە سپاسیەکەین و مدیرێتی ئاشایسی ڕۆژاوە کاکادی خۆی چەنددارێک لەگەڵ کەعالی جێگریە سەردانمانی کردووە بۆ کەمپینەکە بۆ پشتیوانیمانی کردووە و هاوکاریمانی کردووە لە شەقامەکانی سەردانمانی کردووە لەگەڵمان لە شوردن هاوکارمان بووە و لەبەرەی لایەنی پەیوەندیداری حکومی بزانێ و چەند مەلایەکی بەڕێزی شارەکەمان مەلایەنی ئاینی و خەڵکێکی دەوڵەمەند و سەرمایەدار و خێرخوازانیوێتی و چەند مەلایەکی چەند دەوڵەمەندێک لەم شارەی خۆمان هاوکارمان بۆ لە دەرەوەی شار و تەواوی کوردستان لە هەموو شار و قەزا و نەحیەکانەوە هاوکارمان بوونە یاخوا لەشیان ساغ بێ کەمپینەکەی ئێمە هەتا ئەم دقەی کە لەگەڵ مامۆستا لەگەڵ جەناب تا قساکەم 1375 ماڵمان بە بڕی 250,000 قەرەبوو کردوێتەوە بێجگە لە خواردن و بەتانی و جلوبەرگ و جێگاوبان و خواردنی کامل مکەمەل دراوە نەوت دراوە هەموو شتێ دراوە ڕەنگە چەند ماڵێک زەرەری کەم پێگەشت پێکە لزنەکە چۆن نووسیوێتی هەنێشتی نەویست پێ نەماندابێ پێی ئەوەی فەرش و ئەشیا و گەشت بێتە دەزیێمە و نزیکەی 200 ماڵیشمان 175 یا 200 ماڵە بە 200,000 قەرەبوو کراوەتەوە و کەمپینەکەمان نزیکەی 400 ملیۆن دینارمان کۆ کردوتەوە 400 بە زیادەوە یا بەکەمەوە لە دقیق لێرە نووسراوە 400 و کەسرێکە یەکەم جار کە بڵاومان کردوتمان 400 ملیۆنە هەنێ شەدەی تیا بوو کە حساب کرابوو لە جێی خۆی هەبوو 70,000 بوو هەبوو 500 بوو 700 بوو کەسێک غەڵەتی تیا بوو لێرە کە کردیان چەند گەنجێک بوون دوای کە بەدیادا چوونمان کردمانە زەرفەکانەوە نەقوسانێکی هەبوو تەواوی تیمەکە ئەوەشی پارەی هاوردۆ مامۆستاژیان ئەوەی خواردن و ئەشیای هاوردۆ لە هەر شار و قەزا و نەحیەکەوە گەشت بێتە کەمپینەکە ناوی نووسراوە ڕقم موبایلەکەی وەرگیراوە و تەواوی تیمێکی سربەخۆ لێرەن سەرپەرشتی کەمپینەکەکەن و ئەم شەو تقریبا 15 بۆ 16 کەیەکە لە سلێمانێ و هاتوونە 4-5 خەڵکی شارەکەی خۆمان بوونە دەکەیان لە سلێمانێ و هاتوونە وەسپاسیانەکەم و برایانە جەماعەتی کەی سلێمانی هاوکارمانن ئەمە 4-5 جاریانە بێن 16 کەیەمان پڕ کردو بە 2 پیکابی مەرزیەوە لە ئەشیای ئەم کەمپینە لە جلوبەرژی لۆک لە کەوچکە چای چێشت قاپ خشۆر قاپ هەموو ئەشیایەک ئەوەی کە پێویستی بە ماڵ بێت شامپۆ و نانە ڕق و هەموو شتێ ئەلەم عەفو ئەلەم نانی ڕق ئەوەی کە تەڕ نەکراوە لە سەرەکانە لە بازاڕە فرۆشرێت چەند کەیەکمان بەڵێ نان وە شیر و حەفازە و پێداویستی جلوبەرژی ئافرەتان و شیر و هەرچی پێویست بێ بە ئافرەت کەیەکمان بارکرۆ دووکەیە ئەو خوشکەی خۆم لە ناو کەیەکەیە بووە و نەفەر بە نەفەر داوێت یەکێ لە تیمەکان کە پێشتر چوە لە پێشمانە و کۆڵانەکان ڕۆشتووە و تەواوی 150 گەنجمان لەگەڵا بووە هەرچی ئەشیای خۆمان دامان گرتۆ دامان دەستیان بەس ئەشیای پێداویستی ئافرەتان نەبێ دووسێکەیە بەس پێڵاومان لەگەڵا بۆ خەڵک پرسیاریان لێ بکەن هەتا نزیکی بەیانی ئێمە گەڕاوین لە کۆڵانەکان و لەوێ شتێکم بینی بۆ جەنابتی باسکەم و بە ئەو نزنەیش کە لەگەڵ ئێمەیە با ئاگادار ئەمە بن ماڵێکی بەڕێز شەرشتێکی ماڵەکەی خۆیان نووسی بوو سەلاجە و جەمیدەیان نەنووسی بوو لە ماڵەوە لەم سەلاجە و جەمیدەیە کە هاوڕبیانە دەرەوە شۆری بیان چەند کاتژمێرێکی پێچوو بوو دوای کاتژمێرەکان کە شۆری بیان چەند ڕۆژێک دوایەوە دایان نابوو شکەوە بوو بردیان هەڵیان کرده بوو سەلاجە و جەمیدەکەیان سوتا بوو لە تیمەکە نەنووسراوە یعنی زۆر ئەو کێشانەمانەیە خەڵک کێشەی سیارەی ناوی نەنووسراوە خەڵک مەڕووماڵاتی ناوی نەنووسراوە خەڵک ماڵەکەی هاتووە تیمەکە توکم یا لە ماڵ نەبوو یا لەو کاتیان شپرزە بووە ناوی نەنووسراوە بێ حسابی ئەوانە بکەین و تیمەکان بەدڵێکی فراوانەوە و لزنەکان بەدڵێکی فراوانەوە ڕێهی خەڵک و نەقوسانی و کەم و کوڕەکانی خەڵک وەرگرن خۆ جەناب خەڵکی ئەم شارە کە سوکاری ئەلفال و شەیدا و لە مێژەوە ئەم شارەی ئێمە قوربانی هەبووە بەرخۆدانی هەبووە و چەندێک لەوەش باسم نەکرد 800 ماڵمان بە خواردن و زەخیرە و نەوت بە بەتانی و جێگاوبان قەرەبوو کردوتەوە دوای ئەوەی کە لافاوەکە بۆ ئەمانیش لەبەری خەڵکی فەقیر وەژارمان زۆرە لەم سنوورە ئێستش خۆزگە دەرەوە بینیت زۆرترین کەس لە دەرەوەی بەردەم کەمپینیەکەی ئێمە لە بەردەم مزگەوتی حای سالار لێ وەستاون چاوەڕێن هاوکاری بکرێن خەڵکێکی زۆر لێرێ چاوی لەسەر ئەشیا و جلوبەرگ و هاوکاریەکانی ئارامەڕیشەیە و ستافەکەیە و من ئارام هەر خۆم نیم من نیم تەواوی ئەو گەنجانەی کە لەگەڵمانن لە جادەوبان تەواوی ئەو تیمە ئاوانەی کە لە سلێمانی و هاتوون هاوکارمان بوونە بۆ شار ناو شۆردنی ناو شار و دەرەوەی شار وەسپاسیانەکەم ڕۆژە بۆ کاک ڕانکۆ تیمەکەی جەنابەت لەوێ بۆ ڕۆژێک
کەناڵی کورسات 100 تەنکەراومان سەرف کردووە 120 تەنکەراومان سەرف کرد لە یەک ڕۆژە بۆ 80 تەنکەرمان بەس بە پڕیلا بۆ بێجگەلەوە چەند جارێک چۆ پڕی کرواتەوە ئێمە یەکەم ڕۆژ نەبێت جادەمان بۆ خەڵک کردەوە لە دووەم ڕۆژەوە کە دەستمان پێ کرد بە شۆردنی جادەوانەکان مزگەوتمان شۆریوە مەکتەبمان شۆریوە جادە و شەقامەکانمان شۆریوە جادەکانی دەرەوەی شارمان پاک کردێتەوە ینی تاکە تیمی سەر بەخۆین زۆرترین ئیشمان کردووە سپاس بۆ خاوەن خەڵک شایەتە خوا شایدە تیمێکی جوان و سەر بەخۆین بە گەنجانەوە قوسانی و کە هەمومان شایەدی بۆ مەسەلەن بێلایانی ئەوە ئەدەین هەمومان ینی دڵنیان لەوە و لە دەستپاکی و ئەمانەت پارێزی ئێوە کە بامانەتەوە شتێک کە بگاتە دەستیەوە دەگاتە دەستی خەڵک هەمومان شایەدیەوە دێنەوەی کە بەڕێستان بناسێ لەشتان ساغ بێ ماندوو نەبن کاگارام ئەم ماوەیە کە ئەم لافاوات خەڵکێکی زۆر لی قەڵما و ماڵ و حاڵی وێران بوو بەڵام دیوێکی دیکەی هەندێک دەڵێن ینی کەس نازانێ خێر بەچیەوەی لافاوەکە دیوێکی دیکەی چەمچەماڵی دەرخستکە هەژار و فەقیر و نەدارێکی زۆرە بوو کاگەرم لافاوە نەبووە ڕەنگە چەندنەوەیەکی تریش بێ ماڵ و حاڵ بوونایە کرێکی بوونایە ینی بێ پشت و پەنا بوونایە ئەو بەدەمەوە هاتنەی خەڵک لە دوای لافاوەکەوە ینی تۆ چۆنی دەبینی؟ وڵی کاک ڕانکۆ من ئەوەی کە وەک پێتم وت سپاسی خواکەین سپاسی خەڵکەکەین خەڵکێ زۆر بۆ خاوەن خان و ئەوەی کە پێی گەیشت بێت چەند ماڵێک بوومێت و ڕەنگە 100 ساڵتر بژایە خانووی بۆ نەکڕایە و سپاسی خواکەین کە خەڵک بۆ خاوەن خان و سپاسی و خێرخواز و سەرمایه‌دار و دەوڵەمەندان ناکەین و ئەو وەک بە جەنابتم وت ئەوەی کە لە دادا لە بەردەستمانە 800 ماڵ ئەشیا خواردنی وەرگرتۆ لای ئێمە ئەگەر ئەم خەڵکەی تر ئەبێت چەندێکمان نەنووسی بێ ئەبێت چەندێک تیممان هاتبێ بۆ لای ئێمە پارەی پێ بوو خواردن و جلوبەرگ و ئەشیای پێ بووە کە نردومانە بۆ کۆڵانەکان ینی زۆر تیممان هێت ئێمە لێرە گەنجێک لەگەڵیان هێرین وەڵا ڕۆژە بووە کاگرانکۆ بە جەنابت بڵێم خواردنی 4-5 هزار نەفەرمان کردو سپاس بۆ شێفە بەڕێزانە بۆ خەڵکە خێرخوازە کە هاتۆ تێرە ینی خواردنی 4-5 هزار نەفەر لە چەمچەماڵ کراوە خواردنی سەفەریمان بواتەوە خواردن لە شارەکان ترەوە کراوە سلێمانی و کەرکووک و چەمچەماڵ و تەشێ و لە شارەکان ترەوە کراوە و چەند جارێک بە تیمەکان گەڕاون بەسەر ماڵەکانە ینی ئەمە زۆر مهمە و چەند کارێکشمانەیە مامۆستاژیان ڕەنگە لایەنی پەیوەندیدار حکومەت و کەم تەرخەم و بێ لە سەراستی چەمچەماڵ و لە ڕێ ئەم لافاوەوە و جورئەتێکی زۆر نوران و چەند ڕێڕەوی ئاوەکان گۆڕاوە و حەفارۆمەکان ئیشەکان ڕێوڕەوەکان چاکەنەوە و لێرەیشەوە چەند کەم و کوڕی و نەقوسانێکی شارمانەیە ئەگەر جەنابەت بیڵێ دووبارەیەکەینەوە لەبەروی خەڵک بزانێت ئێمە کەم تەرخەمیەکەی لە ئەوەی کە حکومەت ئەم شارەی پەراوێز خستووە ئیتر بە پەراوێزخستنێکی خۆیان یا بە پەراوێستێکی ئەنقەستە و ئابێ کە سوکاری شەیدان لێرە ڕێز و حرمەت و سەروەری گەورە لەبان چاودانرێت و ئێمە ئەچین لە خاڵی یەکەمەوە کاک مامۆستا ڕانکۆ یەک شتە بۆ کورسات و بۆ بینەرانی ئەم کەناڵە جوانە بۆ هەموو کورد بڵێم لە شاری چەمچەماڵ باقێکمانەیە باقی پارەدان حرمەتمەیە بۆ باقەکە ئەوەندە بچووکە جێی مۆزەفەکانی خۆیانی تیا نابێتەوە بەجددی یانی تۆ سیر کە لەیەکی شەو دوی شەو دوانزەی شەو کە سوکاری ئەلفال و شەید ئەستە بەردەم ئەو باقاوەسان ئەبواە ئەم باقە زۆر جوان و پرۆفیشنال دروست کرایە سەوزایی هەبواە هەدیقەیە بواە بە یەشێکی وەکو من یا بە دەوڵەمەندێک بوترایە باقەکە لە شێوەی ماڵێکی 4 نەفەری دروست کراوە لەوێ دروست کرا بەیانان ناندرایە بۆ خەڵکە کە سوکاری ئەلفال و شەیدا و چێشتەنگا و لفە و چایان بدایە پێی بۆ خێرخوازی و نیمەڕۆژ پیاوێکی سەرمایەدار ڕامان پسپاردایە نیمەڕوان خواردنێکی جوان مامدای بۆ خەڵکە کە لەسەرەی باقا ئەوەسن ئەمانە کە سوکاری ئەلفال و شەیدن ئەبێ پێڵاوەکەیان بخەینە سەر سەرمان ئەوان تاجی سەری ئێمە و خاوەنی ئەم وڵاتن ئێمە لە چەمچەماڵ مامۆستا ڕانکۆ ساڵی هەشتای هەفتە دایرەی ئاومان بۆ کراوە دوو ژوورە باز ئاو ناکەم ئەم دایرەی ئاوە کە دوو ژوورە هەڵساوە پێوەرێکی ئاوی هاوردووە بەچی یاسایە کاتۆ یاساکە حکوومەتە یاساکە کۆمپانیایەکە شەریکاتەکەی هاوردوو و شەریک بۆ بێوێت تەبلیغکا بەسەر خەڵکیش کە سوکاری ئەلفال و شەیدا 850,000 ملیۆن و 500 2 ملیۆنە غەرامە بۆ کەساکرێت کام پێوەرە نەبەستێ من 15 ڕۆژ جارێ ئاوم دێت ئەم پێوەری ئاوە بەچی یاسایەک هاوردە ئەبێت تۆ قسە لەگەڵ خەڵکی خۆت کەین جام یاسایە تەبلیغکەی و ئێمە مامۆستا ئێمە دایرەی تاپۆمان تاپۆکەمان ڕووخابوو ێستا لە خانووی کرێیان دایرەی جوازاتمان لە هۆڵێکایە هیچ مواسەفاتێکی ئەوەی یان یەکەمە دایرەی جوازات بێت و دایرەی نفوسمان 4 ژوورە و دایرەی مرورمان 4 ژوورە ئەڵەی خانوویەکە خەڵک کردوێتی لە باخێکە زۆر لەمە جوانتر کراوە بەسدی لە کابینەیان و دەیان مەکتەبمانەیە لەم شارەیە لە کابینەیان و مەکتەبمانەیە ڕەنگە سەروی 100 ملیۆن دیناری نەمابێت تەواو کرێ ئەو شوقانەی کە کراوە بۆ خەڵکی فەقیر وەژار
لە جادەی ئەلفالەکان ینی ئەم شوقانە تەواو کرا شوشەی تێکرا بۆیلەری بۆ بەسرا هەمووی ئەلفال کرا یەک شتیان نەما هەر هەمووی فەرود کرا بۆ ئەمە یاساکەی لە شوۆیە و دەیان ئەم جادەی کە ئێستا من لێرەم لەسەرم دووسایدا لە سوکاری ئەلفال کراوەتە ئێرەوە ئەم خانوانیان بۆ دروست کراوە نیوەی خانوەکان کە ئەرزی منیش ئەرزی خانەوادەکەمان لەوەیە 25 گڵا ئێستا 20 گڵا ناکات هیچ خزمەت گوزارش پێ نەگەێنراوە و پارەکەشی بۆ سەرف نەکراوە 3000ەکانی پێڵێن ئەمە خاڵی یەکەم خاڵی 48ەکانمانەیە گەڕشی 48ەکان لە ساڵی 2023 کە دەستی پێ کردووە هەتا ئێستا مەترێقیری بۆ نەکراوە و خاڵێکی تر ئێمە لە شاری چەمچەماڵ ئەم دووسایدەی کە ئەلفالەکانی پێڵێن بەرەو ناوشوانە چێت ئەبوایە خەڵکی ئێرە دووسایدێکی جوانی هەر زۆر پرۆپیز وایە مهندس و دەرخستێکی جوانی بۆ کرایە دووسایدەی بە ئەکسەوە باتە ڕۆژدا ڕۆسایت دووسایدی جوانی بۆ کرایە گڵۆپی تیا وایە و چەند قاوەخانەیەک لەسەرم دووسایدەدانرایە خەڵک بە هێواشی بڕۆشتایە قاوەیەکی خواردایە بڕۆشتاتەوە ماڵی خۆی قەنەعەتەکەی بە دووسایدەکەی ڕۆی لە ڕوود نایە بڵێ ئێمە شوێنێکە کە بۆ کە سوکاری ئەلفال و شەید کراوە وای خزمەت گوزاریتیان نیە ئەبوایە خەسخانەی لەناو ئەم خەڵکی منتیقەی کە سوکاری ئەلفال و شەید ئەم خانوانەی بۆ کراوە خەسخانەیەشی تیا بووە خزمەت بەم خەڵکە بکرایە و مەکتەبی جوانیان بۆ کرایە مەکتەبەکەیان لە ناو چینکۆیایە و مامۆستا دەیان کێشە و مەشاکیلمانە یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی خەڵکی شارەکەم بۆتەوە تەواری چەمچەماڵ کە تەوارەکە خێرخوازیە برای گەورەمان کاک حاجی سالار دروستی کردووە خێری بنووسێت و ئەم تەواریە لێرە ژوورێکدانراوە ئەچی بۆ خەستەخانە پارەت پێ نییە شەوە نەخۆشی شپرزەی ڕۆژە 4000 دینارت لێسەنن لە چی یاسایەکە بۆ نەخۆشخانەی سەفین لە سلێمانی 3000 نەخۆشخانە خێرخوازیەکان بەخشین و دەیان نەخۆشخانەی تر 3000 لە خەڵکەسەنن ئەم خەستەخانە لێرە 4000 لێسەنن بیتاقەیە بە 2000 مامۆستاوەرە ئەو شوێنەی کە ئیشاعی دیاژیرێت لەو شوێنەوەی کە تۆ نەخۆشەکە بین لە ناو تەواری بۆوێ 200-300 متر 500 متر دوورە ئیشاعەکە سۆنەری 24 ساعتیمان نییە ینی لە ڕووی خزمەتگردنی شارەکەمانەوە لە ڕووی ئالياتەوە لە ڕووی تەنکەرەوە یانی شاری چەمچەماڵ تەبوتۆزێ بێ هاوینان ئەبێت چەند کەت تەنکەرێک بێت دارەکان ئاو نەدرێت شەقامەکان بشۆرێت و تاعیناتمان نیە لەم سنوورە دەیان و سەتان پرۆژەمان هەیە شەریکاتی گەورەمان هەیە ئێستا ئێمە لێرەوە لە شاری چەمچەماڵەوە لە ڕاستە و خۆیەکی جوانە سپاسی برای بەڕێزم کاک جەمالی حاجی عەلیەکەم ئەو سەرمایەدارە جوانە کە 12 ملیار دیناری کرد بە خەڵات بۆ چەمچەماڵ 1000 سەرمایەدارمان هەیە 1000 شەریکاتمان هەیە لەم سنوورەی ئێمە بە ئەوانیش بێن دەیان پرۆژەی جوانمان بۆ چەمچەماڵ بۆ بکەن و با سەرۆکی حکومەت و جێگرەکەی هەردووچیان بێن لە شاری چەمچەماڵ کۆمبوونەوەیشی ئەنجومەنی وەزیران بێن و دەرخەنە سەر برینەکانی شاری چەمچەماڵ و نەحێی شۆرش و تەچێ ئێستەش ئێمە لە تەچێ چەند کۆڵانێکمانەیە کە لانکەی شۆڕش بۆ خۆڵانی خان و قوڕەکانی پێڵێن هەتا ئیستا سەرەتایی خزمەتیان پێ نەگەشتووە کە قیر بکرێت وە لێرەوە لەرجەیەم کەناڵە جوانەی جەنابتەوە پێتەڵێم گۆبتەپە پایتەختی شیماییە لەم سنوورەی ئێمەیە گۆبتەپەی ئەسکەر پایتەختی شیمایەکەی بەزدی با پێت بڵێ مامۆستاژیان یا خێرخوازێک بنێرن یا حکومەت بێت یا سەرمایەدارێک بێت یەک کۆڵانیان قیر نییە یەک کۆڵانیان چەمەتۆ نییە ینی ئەی بە ئەو شوێنە کارە ساتبارە کە مۆلۆمێتە شەیدی شیمای بارانی لێیە وەڵای یەک کۆڵانی قیریان نیە یەک کۆڵانی سەبیان نییە ئەوە شەقامەکانیان باخێکی گەورەی جوانیان بۆ بکرایە و لەوێ تەواوی شەقامەکان ڕووناشی بووایە و تەواوی نا ئەو گونداوەی سە گوندە ئەوایە نەحێ وایە گۆبتەپە ڕاستە ئەوایە نەحێشی سەربەخۆ وایە پەیوەندی بە کەسەوە نەبا لەبەرەوەی پایتەختی شەیدی شیمای بارانکردنە کاگەرم بۆ هەڵەبجە کاگەرم بۆ سێوسێنان بەڵێ ئەمڕۆ ئیتر دوای ماندوێتیەکی چەند ڕۆژە ماندوێتی ئەوایەوە راحەتت کرد کابینیەوە ئیتر خەڵق قەرەبۆکی وەردەگرێ و ئەنی هەست بە ئەوە دەکەی ماندوێتیت نەما لەمڕۆ ئەمە دو پرسیارمە وڵی ماندوێتیمان ماوە ئێمە هەر ئێمە لە ناو خەمی خەڵکین لە ناو خەڵکی و غیری فەقیر وەژارەیەین ئێستا زۆری خوشکە بێ هاوژینەکانمان زۆری کەمەندامەکانمان زۆری براکانمان هینیان پێ نەگەشتووە نەوتی گەرمکردنەوە نەوتیان پێ نەگەشتوە کە نەوتیان بینێ و خێرخواز و سەرمایەداران بابێن نەوتیش درێن بۆوان و خەڵک داوای شتەکات و خەڵک داوای زۆپا کات و ئێمەوەی ئەو خەمەی ئێمە خەمەکەمان ڕەنگە لێرەوە زیاتر دەستیەکە مامۆستاژیان تۆزێک ئەوەی کە خەڵکە پارەی کەمتری وەرگرتووە زیاتی وەرگرتووە ڕەنگە کێشە لەمەشا بۆ ئێمە دروست بێت کاڵێن ئارام تۆ لەوەی من ئەمە دەرخستەیەم پارەیم نەکردووە وەلایەنێکی تر دەستخۆ سەر ئەمە و داواکارم سپاسی خواکەین و داوام لەوەیە خەڵک بێت بەدەنگ ئەم شارەوە بە پرۆژەی خێری بە پرۆژەی جوان و حکومەتی هەرێم و ئەرچی سەرشانێتی و گەورەترین شەریکاتی ئێمە داناغازە لێرە بابێن سنووری ئێمە قەرەبوو کرێتەوە هاوکاری مامۆستا ڕانکۆبا پەیامێکی تریش بگەێنم با هەر ناو شار نەڵێن ئێمە دەیەکانمان جادەکانی دابڕاوە پردەکانمان ئاو بردوێتی ئاوە بیرەکانی لادیەکان پڕبوونەتەوە لە ئاو قوڕاو و داوا لە ژێرخانی ئاوی زەویەکە من 3 مانگ پێش ئێستا ویستم بیرێک هەڵکەرم لە گوندێک هەتا ئیستا کتابەکەشیان بۆم نەکرد لایەنی بەرپرسیار
هەتا ژێراوی زەوی چاو دێرن ئاگدارن کتابەکانم لە ماڵە هیچیان بۆم نەکرد و ئەتەوێت لە لادەکانی گەرمیان بیرێک هەڵکەنی نایەلن و عیبە تۆ لادەکانت چۆڵ کرێ لەبەر بێ ئاوی بێلن با خەڵکی خێرخواست خۆیان باتیمەکان بچن لەوێ بیر هەڵکەنن خەڵک بیریان بۆ هەڵکەنێ تەواوی بیرەکان بڕبۆتەوە لە قوڕ و قوڕاو ئەو تیمانەی ژێر ئاوی ژێر زەوی بابێن و جیازەکان بێنن بیرەکان پاکەنەوە و کاگڕاکۆ چەند خاڵێکی تریش ماوە تخوا بەرنامەکە با دوو دەقەمبەی تێ مەمنونە بم لەبەرەوەی بتوانین ئێمە لە شاری چەمچەماڵ یەک هەریقمانەیە بەو هەموو شەریکاتە لە دەرو پشمانە و لە ناو شاری چەمچەماڵ بەو قەزا جوانە خۆ جەناب ڕۆشوویتە چەند مرورێکمانەیە حرمەتمەیە بۆیان 30 ساڵە لەسەر جادەن با ئەمانە بچنەوە ناو دایرە حکوم بکەن لە ناو دایرە خزمەتکەن چەند گەنجێکمان بۆ تاعین کە لەسەر جادەکان با ئەوان خزمەتکەن و لە چەند شوێنێک لە ماڵی ئارام کارمەندمان نەقوسانە لە خەواستخەزخانەکان کارمەندمان نەقوسانە لە دام و دەستگاکان ئەم هەموو گەنجە تەخەڕەجووی کردووە کاگڕانکۆ با پێت بڵێم جەنابەت خەمی خەڵکە زانیت و لە ناو خەڵکا بوویتە پەیامنێرەکانتان ئێمە هەتا ئەم لەحزەیە سەنتەرێکی ئۆتیزممان نیە نە لە تەکیە سەنتەری ئۆتیزمانەیە نە لە چەمچەماڵ هەمانە و لە نەحێ شۆڕش هەمانە یعنی زۆر کەم و کوڕی و نەقوسانی ترمانە ئێستا ئێمە لە شاری چەمچەماڵ ئەو هەموو هاندەرە جوانە ئەو هەموو وەرزشی جوانە ئەو هەموو ڕوحە جوانە مەلعەبەکەی چەمچەماڵمان فریزەکەمان ئەڵێ جادەی تێکەڵەیە بەبانیان ڕۆی ناتوانانی هەمووی گیانی بریندار بوو هەمووی ئەژنۆی تێکچوو یعنی ئەمە دەیان و سەتان جار ئەم پەیامە ئارامە ڕیشە من وەک وەرزش دۆستێک وەک لایەنگرانی نادی چەمچەماڵ یعنی ئێمە حرمەتمانەیە زۆر شارەکان خزمەت کراون ئێمە لە وەرزش خزمەت نەکراوین لە تەندروستی خزمەت نەکراوین لە پەروەردە خزمەت نەکراوین و لە ڕێگاوبان خزمەت نەکراوین لە لادیەکانمان خزمەت نەکراوین لە تاعیناتمان نییە کاگڕانکۆم جارێش بە جەناب دەڵێم ڕاستەوخۆ و داوام وایە قاعەیەشی گەورەمان بۆ بکرێت و جارێکی تر من چوومە لای خانمی یەکەم عێراق یەکمان بینی لە کاتی ئەو مزارە و شتانەیە داوام لێ کرد وتم وەرن بە ناو باوشی بەڕێستانەوە قاعەیەکمان بۆ بکەن 1000 بۆ 2000 نەفەر بگرێت و ما بۆ ساڕانکۆ قسەیەکت بۆ بکەم و جەنابەت ئەدیب و نووسەر و ڕۆژنامە نووسانی ئەم شارا بینیت و شێوەکارە و سینەماکارەکانمان لە قاعەیەکان ساڵی هەفتا کراوە قایم قامێتەکەمان ساڵی هەفتا کراوە ئەم هۆڵە پێویستیان بە هۆڵێکی جوانە ئەوە هەموو عەزیەت و مەینەتیە خەریکی شانۆکاری بوون هەر هەموو ئەشیاکانن ئاوتووە چۆنایەوە کۆتایی پیات هۆڵێکی جوانیان بۆ بکەن لە بەرزی مقان بۆیان بکەن با لە دەرەوەی شار بێت جێگای سیارەیە حام لە ناو شارەکەم چی پێوتی شاناسخان چی پێوتی خانمی یەکەم و کاتە وەڵایی شاناسخانە و کاتە وتی ئینشاءڵڵا هاوکارتە بم و هەر چاوەڕێن کە بێت و دیزاینی قاعەیەکمان بۆ بکە 1000 نەفەر 2000 نەفەر بگرێت لەم شارەیە و مامۆستا ڕانکۆ با لە بەرنامەکەەوە شتم زۆرە داوات لێکەم لە ڕێی جەنابتەوە لە ڕێی کورساتەوە لە ڕێ و سەرمایەدارانی کە ئیش بۆ سلێمانی و دەور و پشتی و هەولێرەکەن بێن دەیان ستیمان بۆ دروستکە لە چەمچەماڵ لە بەرجەکانی مقان لە دەور و پشتی مقان بەلای بنگردا بە شانی ڕاستی چەمچەماڵەکەیتە ناو چەمچەماڵەوە ئێمە ستیمان نییە خانومان کەمە بۆ کرێ و خەڵکی ئەم شارە فەقیر ئەوەی توانایە ئیمکانێتیە با بچێتە ستیەکانەوەی خەڵکی فەقیرە ناو شارەکە بژی و ئێمە کێشەمان زۆرە مامۆستا نەقوسانیمان کەمە بەخوا حتا بڵێم قسەت بۆ بکەمە تا مەغریب تەواو نابم وەڵڵاهی خەڵکی فەقیر وەژاری ئەم مامۆستا با لە ڕێی پەیامەکەشتەوە بڵێم مەجمەعەیەکمانەیە خانوو لە پشت خەستەخانەی شێت پێشڕەوەوە خانووی پیر و پەکەوتەکانی پێڵێن ئەم خانووی پیر و پەکەوتانە کۆتاییان پێهاتووە یعنی ئەبێ پێویستیان بە نوێژەنکردنەوەی پێویستیان بە سبووخە پێویستیان بە زۆپای گەرمکردنەوەی پێویستیان بەوەیە لەوێ داوایشم کرد کاتی خۆی لە ڕێزێک ناوی نایەنم کە لەوێ خاری خێرخوازیان بۆ کرێن نانیان بۆ کەین سێژەمە و داواکاریە تریشمەیە مامۆستاجان فەرموو داواکارەکەی تر چیەوەی شاری چەمچەماڵ کۆتایی پێێنین فەرموو عەزەکە هیچ ناڵێم ناکاگارام ئێمە لە خزمەتین تۆ چەند ڕۆژە ماندووە بی بۆ مێدی ئەوەی کە خێرخوازان لە سەراسی کوردستان لە دەرەوەش ئێستا فۆکەسیان قسۆتە سەر چەمچەماڵ دەزانن ئەم شارە دەوڵەمەندە بە سەرچاوی سروشتی سامانی خوای زۆرە ئەوێ بەڵام بەداخەوە خەڵکەکەی لێ خێرەومەند نەبوون و دەزانن چەندە فەقیری تایە بۆ مێدی ئەوەی کەیترم کارە خێرخوازیانە بەردەوام بێ بۆ چاوی سەرمایهداران زیاتر لەسەر چەمچەماڵ بێ لە ڕێگەی ئێوەوە خەڵکانی وەکو ئێوەوە ینی پێدا نەبڕن لە چەمچەماڵ چاودا نەبڕن گیرفاندا نەبڕن لە چەمچەماڵ و بزانن خەڵکێکی زۆری تێدایە کە محتاجە و محتاجی دەستی خێرخوازانە. سپاس دەکەم کاگارم زۆر زۆر مامۆستاژان یەک دەقەمبەی تێ من ئەوەی کە دراوەتە دەست من پارەکە و راپۆرتەکەی پێ لێرە تیمی کورسات لێرن بۆ فەرموو مامۆساعاتا و مدیری ئاشایسی ڕۆژ ئاوا و مامۆسایانی ئاینی ئەو گەنجانی کە لەگەڵ من هاوزمەوە چاودێری منن و لێرە لە ژێکوانەیە خوشکانێک لێرەن سەرپەرشتی وەزعەکەکەن 1375 ماڵ بە 250,000 قەرە بوو کراوەتەوە تقریبا نزیکەی 200 ماڵ بەرەبەرە زیاد بوون ڕۆیم هەریان دەینە
بە 200,000 قەڵە بوو کناونێتەوە پارەکەمان لایە دەرخستەکەمان لایە و هەموو ئەشیاکان خەڵک شائیدە بەخوا من ماڵی خۆم خۆ تاچیتە ماڵی ئێمە خانوەکەیمە چاڵە ئاو بچۆتە ماڵمان هیچمان بابێن خەڵک سەرپەرشتی بکەن داوام لێ لزنەیەکی تریش بێ سەردانمان کات و من دوای ئەم وەرەقانی کەلامە تەسمیل مامۆستاعاتایەکەم و تەسمیلی مدیرەتی ئاشایشی ڕۆژاوایەکەم چی کەناڵێک چی پیجێک چی پێی خۆش بابێت سەردانی من کاکە بە شەفافیەتەوەی ژەمان کردووە بەس خوا داواکارم بابێن چەمچەماڵ پەراوێز کراوە لەلایەن حکومەت یاریەمەوە ئێمە مامۆستا ڕانکۆ سەرۆکۆماری عێراق کوردە مامۆستا خالید لەوێ چەند وەزیرێکمانەیە کا خالی شوانیوانە وەزیرن کوردن باتیمێکی حکومەتی عێراقی بێت لێرە لە شاری چەمچەماڵ ناڵێم قەرەبووی کە سوکاری قەرەبووی ئەو لافاو کرێتەوە بابێن لێرە چەند پرۆژەیەکن بۆ خزمەتکردنی ئەم شارە یانی ئێوە لە ساڵی حکومڕانی ئەمە 20 ساڵە سەرۆکۆمارەکەمان کوردە چەند وەزیرمانەیە لەبەرەی مامۆستاژیان هەتا ئێستا کە سوکاری ئەلفال و شەید لەلایەن حکومەتی عێراقی و قەرەبوو نەکراوەتەوە ئەم هەواڵە بکەێنم بە دنیای گشتی بە حکومەتی عێراقی ئێمە قەرەبوو نەکراونێتەوە داوا لە سەرۆکۆمارەکەین داوا لە شانە لە خانمی یەکەمی عێراقەکەین خۆیان ئەو وەزیرە بەڕێزانەی لەوێن و ئەو سەرۆکی حکومەتی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان و جێگری و بەڕێزەکان هەرێموتان وەرن کوردستان چەمچەماڵ پێویستی بە قەرەبووە لە هەموو ڕێکەوە پێویستی بە ئەوەیە مامۆستاژیان بە هاوکاری ناتوانانی ئەم شتانە بکەیت پێویستمان بۆیە سەرمایەداران بێن ئەمە وەکو حەپێکی سەرێشە بخۆی وایە ئەم شتانە من دەست خۆش هێشتا شتمان زۆر ماوە برین مامۆستاژیان بەرنامەی دیکەمان دەبێت زۆر ماوە بەرنامەی دیکەمان دەبێت لە نزیکیشەوە سەردانە دەکەین خۆ دەزانی بەر لە لافا و بەر لە ڕووداوێکیش لەگەڵ بەڕێوەبەری دەستگای میدیایی کورساتە هاتینە ماڵی بەڕێستان بە ئەو پەڕی شانازیەوە ینی خەمەکانی چەمچەماڵەکانی گەیان بە بەڕێوەبەری دەستگای میدیایی کورسات وەکو کوڕی سەرۆکۆمار وە کوڕی خانمی یەکەم سپاس دەکەم کاگارام سپاس بۆ ئەم خۆریت بۆ دڵسۆزیت بۆ چەمچەماڵ بە هیوایەوەی ئەمەکانت بگاتە جێگەی خۆی و خزمەتی خەڵکی و شارە خۆشەویستە بکرێت.